هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسی و سیاسی و پەیوەندی تونند و تۆڵی لەگەڵ زۆرێک لە جیهاندا هەیە. بۆ نمونە ئەم ئێوارەیە کە پەیوەندیەکانی من باس کرد لەگەڵ فەرەنسا بوو. بێژگە لە فەرەنسا هەرێمی کوردستان پەیوەندێکی بەهێز و تونند و تۆڵی هەیە لەگەڵ ئەمریکا، لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی سەربازی، ئابووری، لە ڕووی سیاسی و دیبلۆماسیشەوە. هەموو لایەکمان باش دەزانین ئەمریکا گەورەترین کونسڵگەری لەسەر تاسەری جیهان لە هەولێر هەیە و هەروەها هەرێمی کوردستانیش نووسینگەی تایبەتی خۆی لە واشنگتۆن هەیە. ئێمە ئەم ئێوارەی میوانێکمان هەیە دەمانەوێت قسە لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا بکەین، ئەو کات دواداریش لەسەر پێگەی هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهانی چۆنچۆنی و تا چۆن دەکرێت هەرێمی کوردستان ببێتە بەشێکی گرنگی وزەی جیهان. میوانەکەمان زۆر بەڕێز ماثیۆ زایس لێکۆڵەری ئەمریکی ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. بەڕێز زایس سڵاوتان لێبێ، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. باشە با بە پرسیارێکی گشتی لەگەڵ بەڕێستانە دەست پێ بکەین. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا لە چه ئاسێکدایە و چاوەڕوانی چی دەکەن لە داهاتوودا ئەم پەیوەندیانە چەندیتر بەهێز ببن؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. بڕوام وایە ئەمریکا و هەرێمی کوردستان پەیوەندیەکی دوور و درێژی و ناسراویان هەیە لە سەرەتای 1990ەکان و ئەمەش بە چەندین هەڵبەز و دابەزدا تێپەڕیوە. ئەوە بڕوام مایەوەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی بوونتەوە یەکێکە لە ئالنگاریە هەرە گەورەکان لەو پەیوەندیانە لە نێوان هەرێمی کوردستان و هەندێک وڵاتی دیکە و بەتایبەتیە ئەمریکەوە بن. بڕوام وایە کە ئەوەی ئەمڕۆ دەیبینین چەند فاکتەرێک هەنە لە عێراق بە دیارکەوتنەوە لە هەرێمی کوردستان بە دیاری کراوی کە بە شێوەیەکی دیاری کراو دەبێتە هۆی فیدرالیزمی عێراق بەهێزتر بکرێت و ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەبووە لە نووسینەوەی دەستوری عێراق لە 2003. ئەوەی ئێمە ئەبینین کە هەڕەشەیەکی زۆر لەسەر ئەم دەستورە هەیە ئەمڕۆ. زۆر باشە. بەڕێز زایس، ئێوە شارەزا و لێکۆڵەیەکی دیارن لە بواری وزە. با پرسیارەکانم بێنمە سەر بابەتی وزە. گرنگی نەوت و غازی هەرێمی کوردستان بۆ وزەی جیهانی، ینی بۆ بازاری وزەی جیهان لە چیدایە؟ بە دیاریکراویش کە ئێستا عێراق جا بە پاساوی یاسایی بێ یاخود بە پاساوی سیاسی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرتووە. بەڵێ من بڕوام وایە دوو قەیران هەن کە هەرێمی کوردستان و وزەی هەرێمی کوردستان ڕوبەڕ بێتەوە. ئەم دوو شتە یەکەمیان ئەوەیە بەردەوامی ڕاگررتنی بۆڕی نەفتی نێوانە عێراق و تورکیا کە وای کردووە بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان ڕابکرد کە زیاتر لە 4,000 بەرمیل لە ڕۆژکرداوە. دووەمیان ئەوەیە کە بودجەی عێراق هەروەها کەمی ئەو بودجێ بۆ هەرێمی کوردستان کاریگەری زۆروی هەبووە. ئەم دوو شتە وا بووە کە قەیرانێکی زۆر بۆ هەرێمی کوردستان دروست بکە کە یەکێک لە دۆستەکانی ئەمریکا و کە لە ماوەی دوودەیەی ڕابردوودا چەندین ئاریشەی بۆ ئەم باسە دروست کردووە. هەروەها هەرێمی کوردستان وەک یەکێک بووە لە بەرهەمهێنەرەکانی نەوت و هەناردەکردنەوت بۆ ناوچەکە. زۆر باشە. بەڕێز زایس، بۆ خۆت زۆر باش ئاگاداری بەم دوایانە عێراق ڕێکەوتنێکی لەگەڵ ئێران کردووە و نەوتی دەداتەیە. هەروەها لەگەڵ سووریاش دەیانەوێت لە ڕێگەی بۆری نەوتەوە نەوتی هەرێمی کوردستان با سووریادا ڕەوانە بکەن. خوێندنەوەتان بۆ ئەو دوو ڕێکەوتنە چییە بە دیاریکراوی لەم کاتەدا؟ بڕوام وایە جیاوازێکی زۆر گەورە هەیە لە نێوان ڕێکەوتنێکی زیارەکی و هەروەها ئەو واقعی کە هەیە، ئەو واقعی کە شتێکە کە هەر بۆڕی نەفتێک بۆ سووریا بۆ ماوەی چەندێ ڕاگیراوە. ئەمەش چەندین هۆکار هەبووە لە ناو ئەوانەشدا کە کاریگەری لەسەر بەرهەمهێنانی نەفتی هەرێمی کوردستان بووە. دووەم هەر جۆرە ڕێکەوتنێک لەگەڵ ڕژێمی ئەسەد کاریگەری زۆر دەبێت. هەروەها لە کاتێکدا
سزاکانی ئەمریکا لەسەر سووریادا هەن و ئەمانە کاریگەری زۆریان دەبێت بە شێوەیەکی گشتی کە دەتوانم بڵێم ئەم قسانە لەگەڵ ڕاستەکەدا ڕێک ناکەون و پەیوەندیەکانی نێوان سووریا و نەوت هەرێمی کوردستان لە داهاتوودا سەختە. زۆر باشە بڕێزدایز کەواتە ئایا ئەمریکا دەتوانێت هیچ ڕۆڵێک بجێڕێ لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای تورکیاوە؟ بڕوام وایە ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەیە لە زۆر ڕووەوە. یەکەمێ وەکەوەی کە پێشتر باسم کرد ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەبووە لە دانانی دەستوری و نووسینەوەی دەستوری عێراقکە فیدرالیزمیەتی عێراقی دامەزراندووە هەروەها یاسا و مافەکانی هەرێمی کوردستان تێدا دیاری کراوە. لەبەر ئەمە هۆکارە ئەمریکا بەرپرسیارە لەوەی دڵنیا بێتەوە لەوەی ئەم دەستورە بە شێوەیەکی باش جێبەجێ دەکرێت وە خۆی دەمێنێتەوە. ئێمە بڕوامان وایە کە ئەم بودجەی ئێستا هەیە لە عێراق هاوتانیە لەگەڵ دەستوری عێراق لە زۆر ڕوەوە ئەوەی ئێمە کە دەیبینین هەرێمی کوردستان چەندین فایلی کردوێتەوە لە دادگای باڵا سەبارەت بەم هۆکارە. ئێمە بڕواشمان وایە کە ئەمریکا دەبێتە تاکە وڵاتە بەوەی کە چارەسەرێکی بنچینەی لە نێوان ئەنقەرە و بەغدا بدۆزێتەوە بۆ ئەوەی دووبارە بۆ ڕێنەوتەکە بەکار بکێتەوە. ئەمەش کاری سەرکرداتی ئەمریکا بۆی هەردوولایان بێنێتە سەرخەت. زۆر باشە بەڕێزدایز ئێوە یەکێک بوون لەوانەی کە لە نووسینەوەی دەستوری عێراقدا بەشدار بوون شارەزایەکی باشیشتان لەو بوارەدا هەیە بەڵام ئەوەی ئێستا دەیبینین پێشێلکاری تەواوی دەستورە لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە. قسەش لەسەرەوە دەکرێت کە سیستەمی فێدراڵی نەمێنێ هەوڵی بۆ دەدرێت. خوێندنەوەتان بۆ ئەمایان چییە؟ دەیانوەیە جارێکی کە حکوومەتێکی مرکزی لە بەغدا هەبێت. ئەوە ڕوونەکە ئەوە ئامانجەکەیە بە شێوەیەکی دیاری کراو لەلایەن ئێرانەوە هەروەها ئەم لایەنانەی کە لە بەغداوە پشتیوانی لە ئێران دەکەن و دەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەوە ڕاست حکومڕانیەکی ناوەندگیریە هەبێ و دەبینین ئەمانە کە لە چەند ڕۆوە کاریگەری لە سەرمافەکانی مرۆڤ بەرەو پێشچوونەوەی ئابووری هەبووە. ئەمە یەکێکە لەو هۆکارانێک کە پێویستە ئەمریکا ڕۆڵێکی زۆر گرنگ بگێڕێت لە سەپاندنی دەستوری عێراق و دەبێت زۆر وریا بین کە ئەم حکوومەتەی عێراقکە بە شێوەیەکی بەرەبەرە دادەمەزێت و هەروەها گرنگی بەوە نادەن لەلایەن کۆمەلگەی نێودەوڵەتیەوە چی ڕوو دەدات. زۆر باشە زۆر باش ماثیۆ زایس لێکۆڵەری ئەمریکی ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە بەشدار بووی لەگەڵمان سوپاس بۆ ڕوونکردنەوەکان و سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە.